سڵاتان لێ بەڕێزان تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە دیاردەیەکی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان. ئەم دیاردەی ناوگۆڕینە. تا چەند ناوگۆڕین پەیوەندی بە دیاردە کۆمەڵایەتەکانەوە هەیە یان وەک لە کۆندا پەیوەندی بە دیاردەی سیاسیەوە هەبوو. لە ئێستادا دیارە ئێمە باس لە لایەنی خراپە و باشەی ئەم دیاردەیە ناکەین، بەڵام هۆکارەکانی چین. دەتوانن ئێوە لە پەیوەندەکانتانە باسی لێ بکەن، هەروەها لە سەرۆری کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوانن ڕاوتی بین و سەرنجەکانی خۆتان بنێرن. ناوبڕێک و دێنەوە لاتان. دوبارە سڵاتانێ بێ بەڕێزان، بەڵێ تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە دیاردەی ناوگۆڕین لە هەرێمی کوردستان یان لە کۆمەڵگەی کوردی بەگشتی. ئەگەر چاک بخشینەوە بە مێژوو دیارە دەبین لە ڕووداوە سیاسەکانی پێشووتری هەرێمی کوردستان بە تایبەتی لە سەردەمی شاخ و لە خەباتی شاخ ناوگۆڕین یەکێک بوو لە ئەو حاڵەتانی کە دەکرا لەگەڵ پێشمەرگەکانە بۆ ئەوەی ناوی تایبەتی خۆیان هەبێ یاخود نەناسرێنیان ئەوەی کە پێی دەوترا لەقەب. دواتر بینیمان هەل لەو سەردەمانەدا لەلایەن حکوومەتی باسی ئەو کاتی عێراق ناوی کوردی قەدەغە کرا بوو لە هەندێک شوێنەوە تا ئێستاش تا ساڵی 2023 بینیمان لە چەندین ناوچە ناوی کوردی قەدەغە کرا بوو. بەڵام دیارە قسەکانمە لەسەر ئەوە نییە، لەسەر ئەو حاڵەتانە نییە، لەسەر ئەو دیاردانە نییە. ئەمە قسەکانمە لەسەر ناوگۆڕینە بەگشتی لە هەرێمی کوردستان. تا ئێستاش ئێمە دەبینین نووسەران، هونەرمەندان، هەروەها هاوڵاتیان خەڵک خۆیان ناوی خۆیان دەگۆڕن و بەپێی ئامارەکان دیارە بەپێی بەدواداچوونی NRT پێشەر ماوەیەک ئەمە هەندێک ئامارمان وەگرتووە. دیارە بە دواداچوونێکی گشتیمان نەکردەوە، تەنها وەکو نمونەیەکی بچووکە تەنها لە ماوەی 8 مانگی ڕابردوودا تەنها لە شاری سلێمانی زیاتر لە ئەتوانین بڵێ نزیکەی 500 کەس ناوی خۆیان گۆڕیوە تەنها لە ماوەی 8 مانگە. ئەمە ئێوە دەکرێت لە پەیوەندەکانتانە باس لە هۆکارەکانی بکەن. ئایا هەندێک دەڵێن هۆکاری نەتەوەیی هەیە، واتە کەسێک ناوی عەرەبی بێ دەیکا بە کوردی، هەندێک دەڵێن حەز و ئارەزووی کەسەکان خۆیانە، هەندێکی تر دەڵێن ناوی یاخود گۆڕینی ناوی ئەو کەسانە پەیوەندی بە هەندێک هۆکاری ئاینیەوە هەیە کە کەسێک ناوەکەی ئەوا دەزانێت کە حرامە لە ڕووی ئاینیەوە بۆیە دەیگۆڕێت. بەڵام ئێوە دەتوانێت پەیوەندەکانتانە باسی لێکۆن، هەروەها حاڵەتەکان باسکەین. ئایا ئەم دیاردەی لە ئێستادا بە شێوەیەکی زۆر دەبینرێت لە شارەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی لاینەکانی پەیوەندیدار دەکەن بۆ ئەوەی ناوی خۆیان بگۆڕن. بەڵێ تریفە لە سلێمانی، سڵاو لێ بێفەرموو. کاکسوانم کاتۆ باس. دۆسپاس تریفە خان. دەستخۆشی تەوەرەکەم لێکم کاکسوان. دۆسپاس دەکەم. وڵی من ئەڵێم لەوانەیە بڵێن وەکو چاولێکەری باڵێ بڵێن ئێستا چۆن ئیجازەی سایقی یان خوێندن ئەمانە هەمووی چاولێکەریە، ئەوی شتێکێکە لەوەی کە خەڵک زۆر چاولێکەری نیەکە، یان بڵێن بەڵێ تریفە خان. یاخود بڵێن ناوەکەی کۆن بێت، حەز نەکا خەڵک بۆ ناوە بیناسێت ناوەکەی. بەڵێ تریفە خان، دیارە زۆر جار باسی ئەوە کە من دیارە ئاماژەم بۆ نەدا، هەندێک جار دەڵێن ئەم ناوە باوی نەماوە. بەڵێ ئایا ناو پەیوەندی بە باوە هەیە؟ نەخە ناو هەر ناوە ئیتر چۆن بێ هەر وایە. بەڵام ئێستا وڵاتەکەی ئێمە وای لێ هاتووە، ئەگەر ناوێکی ناخۆشی هەبێت ئەڵێ با ناوەکەی خۆم بگۆڕم، یەکێ ناوی بڵێن ئامین بێت ئەیکا بە ناوێکی تر. بەڕاستی ئێستا ئەم ناوە تازانە هاتووە ئەیکەن بەم ناوە تازانە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ حەمید لە هەولێر، سڵاو لێ بێ کاک حەمید فەرموو. لە هەولێری پایتەختەوە سڵاوی پایتەختی هەولێر لە شاری سلێمانی لە قەڵای کوردایەتی قەڵای ڕۆشنبیری لە کاکسوانی بەڕێز. زۆر سپاس کاک حەمید، زۆر خۆشحاڵی. سەبارەت بە تەوەری بەرنامەکەت حەز دەکەم قسەی لەسەر بکەم، بەڵام ئەگەر دواتریش پێشنیارێکمە بۆ گەر ڕێگەم پێ بدەیت لە خزمەتی. بەڵێ فەرموو کاک، بەڵێ فەرموو. بەڵێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەت بەڕای من ناوی مرۆڤەکان، ناوی ئینسانەکان پڕ بێفکر بێ، بەڕاستی تاسیری هەیە لەسەر شەخسیەتی ئینسان کە ناوەکان دوو برگەی بن ئاسان بن. بۆ نمونە وەکو ناوی کاکسوانی بەڕێز من پێبینیم بۆ هەموو کاکسوانەکان هەیە، ئینسانی کاسێ گوێڕایە و بەرێ، یعنی هەچەند ئەو دەموچاوی تۆ دەبینیستا لەم تەلەڤیزیۆنەدا، یعنی ڕای جوانت هەیە، زمانی زبرت نییە، یعنی هەوڵەدەی هاوڵاتی بە ئارەزوی خۆی قسە بکا بە دوات ڕاستیەکاندا بچیت، یعنی پێویست ناکە مەدحی بەرەو ڕووخۆش نییە. هەر خۆشحاڵم کە ئەو دەموچاوی جەنابەت دەبینم.
هاوڵاتیش مافی خۆیەتی ئەگەر ڕخنەی لە ناوەکەی خۆی هەبێ دایک و باوکی یا لە کاتێکدا چکە بە تایبەتی مناڵیان هەبێ نازانن ناوی لێ بنێن چی لەو کاتە سرعەتەدا وەکو قانونی وڵاتانی ئەوروپایش نییە دواتر بتوانانی ناوی تری بۆ دابنێ یا دوو ناوی هەبێ یا سێ ناوی هەبێ ئەوە خەڵکانەی کە لە ئەوروپا خۆزیا پەیوەندیان دەکرد کە ڕێو شوێنی چۆنا کە لە دایک دەبێت دواتر ناوی دواتر ناوێکی سەرزادەی هەبێ ناوێکی ڕسمی خۆی هەبێ یا هەشتی هەڵبژێرێ بۆ خۆی بەرنامەی تایبەتی لێ بەڵام ئەوەی بەلای منەوە بەزی بم کە ناوەکان کوردی بن خەڵک ماناداریش بن ناوی مانادار کە دەڵێن کاکسوان یعنی ئەزانی مانایەکەی جیا بۆ کوڕ بۆ کرد دیارە ناوی سووک ئاسان جوان ینی شتێکی باشە هاوڵاتی مافی خۆیەتی کاک حەمید پێت وایە ئەگەر ناوێک کوردی نەبێ کێشەی چییە بێ بۆ شێوەیە بێ بۆ ئێمە هەندێک جار هەندێک ناو ڕەت دەکەینەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە ئەمە دیارە حاڵەتێکە من وەکو نمونە باسی ناکەم بەڵام هەیە ئەمە بە تایبەتی ئەوانەی کە نەوەی پێشوون ئەو کەسانی کە بەتەمەنن ڕقیان لە ناوە تازەکان هەیە بۆک دەڵێن ئەم ناوانە کوردی نین چی دەڵێ سەبارەت بەوە؟ بەڵێ جێبیست بووم دیارە ناوی ڕەسەن هەیە بۆ لونێستا ناوی لاسمان هەیە ناوێکی زۆر خۆشە بوو ڕەنگە قەدیمیە ناوی خودمان هەیە مانادارە قەدیمیە تەماشا دەکەی زولێخا تەماشا دەکەی خۆشە یوسف هەیە مەسەلە کەواتە پێت وایە ناوی ناڕەسەنیش هەیە کاک حەمید پێت وایە ناوی ناڕەسەنیشی هەیە ئەگەر ئەمانە ڕەسەنن بەڵێ وڵایی زیاتر ڕەسەنایەتی پێوەیە مانادارن مەسەلە بە دار و درەخت نیشتیمان ئەوە ناوێکی خۆشە مەسەلە زانی مانایەکی هەیە زۆر ناوی ترێ ناویکی ئەدەبیش هەیە مەسەلە بۆن منە ڕالیا هەیە ناوێکی زۆر خۆشە مەسەلە زۆر ناوی تری تا لە یادم نییە لە ئینگلیزی لە زمانەکانی تردا ئەگەر نازان بۆ پێشنیارەکەم ئەڵێ چی من شەرمەزار بووم ماوەی بەرنامەم زۆر گرت فەرموو کاک حەمید بە کورتی با پێشنیازەکە گوێمان لێ بێ بەڵێ وڵایی پێشنیارەکە سەپارەت بە دیاردەی هۆڕ لێدان ئەگەر بکرێت بە بەرنامەیە ماشەڵڵا بازە خەڵکێکمان هەیە لێدرانی پێدرا بە تایبەت ئەگەر ئەو قوتابخانەکان بەتاڵ دەبن مناڵان بەسەر زادەدا دەڕۆن بە ناشکری ناڵم سەرشۆستە نەماوە مناڵ و سیارە هەمووی بەردەوی مەکتەب پێشەشم داڕاوە تا دەست لەسەر هۆرێ قەپات دەکا مافی هاوڵاتیە لە پێشدا پەڕێتەوە نەکێ داواکارم لە پۆلیسی مرور کە ڕێنمایان بدەن ئیجازەی سایەکان پێ نەدەن بەڕاستی سپاس یعنی چی دەست لەسەر بەڵێ کاک حەمید زۆر سپاس بۆ پەیوەندەکە بەڵازان زۆر نمونەیە خۆ زۆر زانیاری گرنگ هەیە لەبارەی گۆڕینی ناوە یاخود لە دروستبوونی ناوی مرۆڤەوە ئێمە ئەگە بە کورتی هەندێک جار ئاماژی پێ بدەن دیارە لە سەرەتای دروستبوونی مرۆڤاتیەوە لەبەر ئەوەی کە ناتێگەیشتنێک هەبوو یاخود مرۆڤەکان نەیانەتوانی زۆر بیر بکەن لەوەی بزانن چ ناوێک بۆ خۆیان دابنێ بۆ مناڵەکانیان دیارە لەو کاتانە حاڵەتەکان وای دەکرد کە ناوەکان دابنێن بۆ نمونە کەسێک بە سەرکەوتووی بەسەر دارێکا سەر دەکەوت پیان ئەوت ئەوە سەرکەوتووە لە چوونە سەردار بۆ ناوێکی درێژیان ئەوە لەو کاتەوە ئاو بۆ شوێگە بکو مێژوو باسکەین بەڵام ئێمە هەنێ حاڵەتی تر هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئاماژەی پێ بدەین یەکێک لەو حاڵەتانە لە ئێستادا دەبینین لە بازارەکانی هەرێمی کوردستان کتێبی زۆر بڵاوبووەوە کە ژمارەیەکی زۆر ناوی تێدا ناوی بەتایبەتی ناوەنوێکان کە هەر هاوڵاتیەکە خۆ زۆر جار کەسێک مناڵێکی بێت ئەچێت پەنابات بۆ کتێبانە بۆی بە دوای ناوە بگەڕێ بۆی ناوێکی تازە لە مناڵەکانی بنێ دیارە ئەمە وای کردووە کە دوو بەرە هەبن بەرێک دەڵێن ئەم ناوە ناوی باوە و ئێستا باوێتی و هەندێک دەڵێن ئەمە ئەم ناوانە ناوێکی ڕەسەن نین کوردین وەک کاک حەمید ئاماژەی پێداوە پێیان باشتر ناوە کۆنەکان هەبن هەندێک تر ناوی نەتەوایەتی یاخود ناوی کوردیە ئەمە ناوی عەرەبیە زۆر کێشە هەیە یاخود زۆر هۆکار هەیە دەکرێت باسکەین ئێمە دووبارەی دەکەینەوە باس لە لایەنی باشە و خراپە ناکەین تەنها هۆکارەکان دەخێنە ڕوو تەنها ئەمە دەخێنە ڕووەکو دیاردەیە کە بەپێی ئامارەکان بەڕاستی ئەمە دیاردەیە بەڵە سۆما لە سلێمانی سڵاو لێ بە سۆماخان فەرموو ئێوارە باش کاکسوان زۆر سپاس سۆماخان دەستخۆشی تەوەرەکە و لێەکەم زۆر سپاس دەکەم دیاردەی ناوگۆڕی من هۆکارەکەی بۆ کۆمەلگا ئەگەڕێنمەوە چونکە ئەو کەسانە جاری وا هەیە ناوێکیان هەیە لەگەڵ ئەم سەردەمەی ئێستایان ناگونجێت بۆ ئێوە لە تاکەکانی ئێمە کات کە پەنا بەر ناوگۆڕین بۆیە من هیوادارم لەو دەک و باوکە بە ڕێزانە کە بۆ ناولێنانی مناڵەکانیان لەگەڵ مۆدیلەکانیان نەگۆڕێن جاری وایەکێک ناوی ئەسوەدا سێرەکەین خۆیەکە بە ئاوات کە ئەمە چی ئەمە تۆ تەمەنێکە بەسەر بردووە هیچ پێویست بۆ ناکە کە تۆ ناوەکەی خۆ بگۆڕی بە ئاوات بەڕاستی کاتێکی ساس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ڕەحیم لە سلێمانی سڵاو لێ بێ کاک ڕەحیم فەرموو ئەلۆ بەڵێ کاک ڕەحیم ئەم کاتە باش کاکسوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سپاس دەکەم بەڕێزی بڵێ کاکسوان بەڵێ
بەڵێ من بە بۆچوونی خۆم ینی بازێک لە ناوگۆڕینەکان بۆ ناوچەیەک بۆ شوێنێکی تر لەوانەیە فەرقی هەبێ بەهۆی کاروباری سیاسی و لەوانەیە دەوری هەبێت مثلەن بۆ نمونە ئێمە هەر نمونێکی بەسیت بێنەوە لە ئێرانە لەبەر ئەوەی زیاتر لەسەر مەسەبی شیعەن ناوی عومەر ناویان پێخۆش نییە لەوانەیە لەو شوێنە کە ئەوان پێخۆش نەبێ مەسەلەکە پەیوەندی بە سیاسەتیەوە یا بازێک جار هەیە ناوەکە معنایەک نابەخشێ یا بازێک کات هەیە ئەو ناوە بەسەر چووە مەسەلەن ئێمە من زۆر کاتێک لە کاتی ڕژێمی سەدامە هەبووە خەڵک لەبەر ئەوەی دەسەڵاتی بەلاوە جوان بووە و کابرایەک بووە حاکمی ئەو کاتەی سەردەم بووە کوڕەکەی خۆی ناوە سەدام کەواتە کاک ڕەحیم پێت وایە دابنەریتی ئەو ناوچانە وا دەکات کە تاکەکان زاڵ بە بەسەریانە بۆ ئەم دیاردەیە بە تایبەتی ئەمە لە باس لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد دیارە لەو ناوچانە لەو شارانە نازناو هەیە کە لە باشووری کوردستانە نییە پێت وایە تا چەند دابنەریتی ناوچەکان وا دەکات ئەم دیاردەیە دروست بێت هەم دابوونەریتەکەش کاریگەری هەیە لەسەری و هەم زۆر جارێکیش ئەو پەیوەندیە ململانیانە ئەو شوێنێک کە زاڵە بەسەریا ینی باڵا دەسە بەسەریا کاریگەری هەیە لەسەر تاکەکانی ناو خەڵکیش ناو کۆمەڵیش بەڵێ سپاس بۆ لەبەرەوەی بەرامبەری بە ناشرین باسەکە بەڵێ زۆر سپاس بۆ کاک ڕەحیم لە سلێمانی بەڵێ بابان لە هەولێر سڵاو لێ بێ کاک بابان فەرموو بەڵێ کاک بابان چۆنی بەرەزم باشی سپاس دەکەم کاکشوان بەڵێ بەنسبەت ناوەکان کاکشوان نێوی کوردی لە نێو کۆمەڵگەی ئێمەدا خۆی لە کۆلتورمان بەڵێ لەبەر ئەوەی پیرۆزە کە لە سەمناڵەکەمان نێوی کوردی هەبی بە هەوی بۆی کە نەتەوەکەمان بناسرێت تەوە سیر کە دەچی لە وڵاتی وەکو تورکیا نێوەکان بە تورکی دەکوترێن بە تورکی دانرێن دەبان کوردەکەی نێوی کوردی هەبیەوە نێوەکانمان بە کوردی بڵێنەوە بۆی کە نەتەوەکەمان جگە لە خۆی نێویشی لەسەر بی ئەدەش بەنسبەت نێوی باش و خراپ نێوی باش و خراپ نییە خۆی مرۆڤ دەتوانێت نێوەکە گەورەیە کچکە بکە ئەسا تەفەیەکە لە پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم پێش ئەوەی خۆی ببی ناوی محەممەد لە نێو عەرەبا نەبووە بەس خۆی نێوەکەی ئەوەندە گەورە کردووە کە سەلام و جیهانە هەیە بەڵێ خۆبوونی نێو دەگەڕێتەوە سەر خۆی مرۆڤەکە کە چی پێ دەکات و چۆن نەوی خۆی واتە پێت وایە ئەو هۆکاری کە جەنابەت باسی دەکەیت لە ئێستادا ئەو ژمارە زۆرەی حاڵەتیان کە ناوی خۆیان دەگۆڕن پەیوەندی بەوە هەیە کە ناوەکانیان کللتوریە یان کللتوری نیە بۆیە دەیانەوێت بیگۆڕن هۆکاری ئەو ناوگۆڕینە چییە بەم شێوە زۆرەی کە ئێستا هەیە ئەگەر کۆ بڵێن کللتوریش بی کەسێک بهەیە لەبەر کللتور نایخۆی بگۆڕی خۆ زۆر پیرۆزە کێشەی نییە با بگۆڕی بەڵێ جوانیشە حیبینیان نێوی کوردیمان هەنە نیوەکان زۆر خۆشن زۆر ڕێکوپێک و زۆرش بەجێنە بەتابە نیوەکانی ئێمە کە زۆربەی لە سروشت و لە ژینگە و لە شتی زۆر جوان وەرجیراوە هەندێک نیو هەنە لە وڵاتەکانی تر ئینگلیزی نیە عەرەبی هاتە نیو کوردی مانای زۆر ناشرینیشی هەیە لە سەمناڵەکانمان هەیە بەڵێ زۆر سپاس بۆ کاک بابان لە هەولێر بەڵێ ئەرکان لە قەڵاتزیە سڵاو لێ بێ کاک ئەرکان فەرموو زۆر سپاس کاک ئەرکان والله كابشوان من فقط ما يخون مثل هذه نوم محمودة طبعا بالله عنده أركان لا بمداوي بمحمود نوم مثل طبعا لما هذا كان أركان إيش حد أركان ناس نوم بالله أركان طبعا يكون بسمكشين زوري كذا أما الناس وأنا مخوي جمس زماني وكذا بسمي أبدأ كشيء زوري كذا زاد أقوى كما دراسة كارثي كانوا صار مني زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەرکان لە قەڵاتزیە بەڵێ یوسف لە سلێمانی سڵاو لێ بێ کاک یوسف فەرموو ئەم کاتێ باش وەرەزیان زۆر سپاس کاک یوسف برای گەورەی دەستخۆشی بەرنامەکەی دەکەم جانە زۆر سپاس دەکەم جانەکەم بەنسبەت ناوگۆڕینەوەیە ئەو بەرنامەیەوە بەڵێ جانەکەم بەنسبەت ناوگۆڕینەوە یعنی من پێم باشە ناوگۆڕین شتێکی باش نییە بەڕاستی بەڵێ کاک یوسف ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لی گیانەکەمەوە دوورکەوتمەوە لێ بەڵێ گیانەکەم بەنسبەت ناوگۆڕینەوە بەڵێ بۆ بازێ حاڵەتەیە بۆ دەوایر دەوەچی کێشە بۆ دروست بکات بۆ گیانەکەم وەڵای ئێستا زۆر کەسێ ناوی خۆی ئەگۆڕ یا بۆ جەواز یا بۆ کاتی سەفەرکردن بەڵێ
خۆی ناوگۆڕین چ ناوێکی لێنرابێ هەرە و ناوە باشتر بەنینی من ئەو باشتر بەڵێ گیانەگەم من ئەو قسەم هەبوو بەس ئەگەر بەرنامە ئێمە داواکاریەکەم هەیە بەڵێ فەرموو بەرنمەیەکتان دابەزانێت بە نیسبەت قەرەبووگرتنەوەی زیندانانی شەڕی ناوخۆ زۆر مەمنونتانەمی ینی زۆر کاتیش ئێمە ئیلمانە کرد ینی تەلەفۆنمان بۆ جەنابتانە کرد بۆ ئەو بەرنمەیە ئەگەر دایبەزێن لەگەڵ بەرپرسیا بێ لەگەڵ کەسێکا بێت بە نیسبەت قەرەبووگرتنەوەی زیندانانی شەڕی ناوخۆ. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک یوسف. بەڵێ بابان لە ڕانیە سڵاوی بە کاک بابان فەرموو. سڵاو لە تۆ کاکەشمانجیان باش کاک بابان زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم دەستخۆشی تەوەکەش لێ یەکەم تەوەرە کۆمەڵایەتیانش بەڕاستی پێویستن بەنسبەت ناوگۆڕینەوە ماوەیە کە تایبەت لە دوای ئازادکردنی حراقەوە بۆتە مەسەلەن شتێکی مۆدێل باشە بەڕای من ئەو ناوانێکە مەسەلەن تعبیرن لە شتێکی مەسەلەن ئەوانەی کە ڕژێمی پێشوو ناوی سەرکردەی بەحسی لێبووەوە شتێکی باشە بەڕای من بگۆڕدرێ بەڵام ناو هەیە مەسەلەن چێشە نابی عربی بی کوردی بی تەنها ناوەکە مەسەلەن تعبیر لە شتێکی ناشرین نەکا بەسە مەسەلەن نمونە ڕێگر ئەو مەبەستم لەو نمونێ هێنا مونەک خودی ئەو ناوە ئەو جۆرە ناوانە ئەگە بش گۆڕدرێن بەڕای من شتێکی تەبیعیە ناوی شتێ مەسەلەن ئینسان هەیە لە نازناو یان ئستا مەسەلەن پەیوەندی بە بەرنامەکەی تۆوەکە مەسەلەن هەیە ناوی خۆی ناوێت ڕەنگە ئێستاش ئەو شتە هەرما بێ کابرا مەسەلەن کێشەی بۆ دروستکە ئازاد نەبێ لە قسەکردندا لە کوردستان خۆشمان مەسەلەن ئازادی سنووردارەوە تاکیدینەوە بۆیە نازناوی شێ و بەڕای من ناوگۆڕن شتێکی ئاساییە ئینسان بیگۆڕێ بەڵام ئەوانەی کە باو باتیرانیش ناویان لێنانە جوانیشە ئینسان ڕێز لە ڕای ئەوانش بگرێت کە نەماون ناویان لێناوی وەکو ڕێز وەفایەک بۆ ئەوان ناوەکەی خۆت بێڵێەوە بزانم شتێکی خراپ نییە دەستخۆشی بەرنامە. زۆر سپاس بۆ کاک بابان لە ڕانیە بەڵێ لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک بڕوا سەنگەسەری دەڵێت بەڕاستی شتێکی جوان نییە بەڕای من هەروەها ئومێد عەبدوڵڵا تەنها دەستخۆشی لێ کرد و سپاسێکین خۆزگە کوردی دەڵێت ناگۆڕین شتێکی زۆر باشە ئەگەر بێت و ناوەکەی خۆت بە دڵ نەبێت چونکە من هاوڕێیەکم هەیە ناوەکەی خۆی ئەوەندە پێ ناخۆش بوو خەریک بوو تووشی نەخۆشی دەرونی دەبوو بەس هەندێک کەس وەک چاولێکەری ناوی خۆیان دەگۆڕن کەڕار ئەلجابری دەڵێت داوای کاکە بیکەین بە عەربی بۆی سڵاو هەروەها کوردی هاوڵاتی دەڵێت سڵاو بەڕێزانی مایکی خەڵک من پێم وایە کە مرۆڤ بە هەر شتێک بتوانێت خۆی دەرونی خۆی ئارام کات باشتر وایە ئەنجامی بدات دیارە ناوگۆڕینی زۆر جا کاریگەری بەسەر کەسایەتیەوە هەیە زۆر کەس حەز بە ناوەکەی خۆیان ناکەن جا گەورە بن یان بچووک بەڵێ ئاڤان لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. زۆر سپاس ئاڤان خان. زۆر سپاس دەکەم. وەڵام من لێگومان بۆ سنی خۆم هێرەسی بەرنامەکەتان دەستخۆشی لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. خۆی ئێستا کە تۆ هەڵکێناوی خۆت حەز نەکەی ناوت هەر ناوێت بێت زۆر ئاساییە کە ناوی خۆت بگۆڕی بۆ ناوێکی تر یعنی ئەو بۆ سنی خۆمە دەتوانی ناوی خۆت بگۆڕی ئەگەر ئەو سەردەمە نایە دەتوانی ناوی خۆت بگۆڕی زۆر زۆر ئاساییە بێت. بەڵێ 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 زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئاڤان خان لە سلێمانی بەڵێ کاک هێمن لە سلێمانی سڵاو لێ بێ کاک هێمن فەرموو. ئەو کاتە باش کاکەشوان زۆر سپاس کاک هێمن. چاوەکەنی بژیت. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس وەڵڵای من هەرەوە ناڵم بەسە با لە تەقالی دۆشتانە دەچین ئێمە هەموو لە وڵاتێکی یان ناوێکی خۆشی تایە کۆمەڵە لادەی جوانی تایەوانە با مناڵەکان کە بێ بە ناوێکی لە لادەکان و ناوی بنێن ئەو هەموو چیا جوانەمانەوە بە ناوی چیاکان و ناویان بنێن بەس ئەیتواز دەم ناوە تەقلیدیانە بێنین ناوە ئەوروپیانە. ئەو ناوە تەقلیدیانە خراپیان چییە کاک هێمن بۆ ئەگەر زانی چۆنە ناوەکانت پێ لەبەر ناکرێ یعنی تۆ سێرەکەی نابێت کە هەر لە خۆتەوە عەقڵ نایبڕێ ئەو ناوە. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێمن لە سلێمانی جاران دەوترا لە رووسیا ئەگەر هاتوو ناوی سەرۆکەکان لەبەرکەی تا لەبەر یەکەی سەرۆکەکە گۆڕێ بێ بە سەرۆکی ترەوە دیارایکە بوو لە نوکتەکان کە لەسەر ناوەکان دەوتران بەڵێ میران سلێمانی دەڵێت بەلای منەوە شتێکی ئاساییە هیچ کێشەیەک دروست ناکات بۆ کۆمەڵگەی کوردی کڵپە گوڵ دەڵێت من پێم وایە ئەو بۆتە دیاردەیەکی چاولێکەری یان ناوەکەی زۆر کۆنا و دەڵێت خۆی ڕازی نییە بۆیە ئەو کاتە باشتر وایە کە ناوەکەی خۆی بگۆڕێ بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە ئیدریس لە شەقڵاوە سڵاو لێ بێ کاک ئیدریس فەرموو. سپاس دەکەم
باش کاکشان دۆسپاس دەکەم کاک ئیدریس کاکشان بەرنامەکە وڵاتەوەرەی جوانە بەڵام پێمانە سەگەندەل و شت باشتر بوو بەڵام لەسەر ناوم ئیدریسە ناوم ئیدریسە بەخۆشم لەوانەیە ئەو کەسێک کە بەناویان کردمەوە هیچ بەشم خۆش نەوێت ئێستا چۆن دەتوانم ناوی خۆم بگۆڕم ئێستا حەزم لێ ناوی خۆم بگۆڕم بەڵام بە هیچ زۆرێک ناتوانم بشی گۆڕم هەپێم دەڵێنەوە ئیدریس حەزەکەی بیگۆڕی هەر بە هیوایەتمەوێت کە ئەو ناوم لێنێ لە برێەوە ناوە هیچ کەسێکی عیزبێک بووە حەزم لێ نییە وەختی خۆی بابیشم لەگەڵ عیزبەداوە بەڵام ئێستا من لەگەڵیان دانیم چۆن دەتوانم بیگۆڕم بەڵام زۆر جار ئێمە بە پێی ئامارەکان کەس هەبووە بە تەمەنیش بووە گەنج بووە ناوی خۆی گۆڕیوە و دوای ماوەیەک بەو ناوە بوو ئاسایی بۆ زۆر کەسمان دیەوە بێ واتە ئەمە شتێکە دیارمە من وەکو ئامۆژگاری ناڵم ببوورە بەڵام ئەمە شتێکە کە هەیە پێت وایە ئەم دیاردەیە بۆ ئێستا جەنابەت خۆت یەکێکی لەو نمونانە کە حەزت لە ناوی خۆت نییە کەسی حەزی لە ناوی خۆی نەبێت بۆ ناتوانێت بیگۆڕیان ئەگەر گۆڕی ئەمە هۆکارەکەی چییە ئایا حەزە یان هەندێکی تر دەڵێن ئەمە ناوی ڕەسەنی کوردی نییە یان پەیوەندی بە هەستی نەتەوایەتی و هەبێ یان هۆکاری ئاینی هەیە پێت وایە زیاتر چین ئەم هۆکارانە بەقورآن من پێم وایە بەنسبەت ناوەکەی خۆم دەتوانم قسەی بکەم ناوەکەی من پێم وایە عیزبیە بەڵێ وەختی خۆش دوانەیە بە ناوی کەسێکیان نابمەوە کە لە ناو عیزبێکدا بوو بێ خۆش نییە ناوی عیزبەکەم بڵێ بەڵام ئێستا من وەکو خۆم دەتوانم قسەی بکەم نەک بە ناوی خەڵکەوە بەڵام وەکو خۆم بە هیچ زۆرێکی حەزم لە ناوەکەی خۆم نییە نەک ناوەکەی خۆم پێ ناخۆش بێ بەڵام کە ناوی عیزبێک کە لەوانەیە خەڵک وا حەز بکە منەوە عیزبم بە هیچ زۆرێکی حەزی لێ ناکەم بەنسبەت بەرنامەکەش کاشوان لەسەر پێم وایە بەرنامەکە لەسەر گەندەڵیوانە بە باشتر نەبوو دیارە کاک ئیدریس ئێمە ڕۆژانە زۆر متابعی کەناڵەکەی واکەم زۆر سپاس بۆ بەدواداچوونت ئێمە ڕۆژانە مایکی خەڵک بەنامێکی ڕۆژانەیە و گوێ لە سەرنج و پێشنیازەکانی ئێوە دەگرین بۆیە هەر بابەتێک هەبێ دەکرێت کاری لەسەر بکەین زۆر سپاس بۆ پەیوەندیکرد کاک ئیدریس لە شەخلاوە بڵێ ئەڵوەن لە سلێمانی دیارە ئەڵوەن ناوی ڕووبارێکە لە خانەقین سڵاو لێ بێ ئەڵوەن خان فەرموو زۆر سپاس دەکەم ئەڵوەن خان زۆر سپاس دەکەم بۆم تەوەریزانە هەڵەبژاردووە زۆر سپاس دەکەم بەڕاستی ناوگۆڕی شتێکی باشە بەڵام ئێستا من کچەکەم مناڵ بووە باوکی ناوێکی لێناوە منش خۆم ناوێکم بۆ هەڵبژار ئێستا کە چووە مەکتەب تا پۆلیسشی سەرەتایی ئەو ناوی هەبوو ئەنجا دواتر بڵێن پێم وایە لە ڕۆژنامە ئەو ناو بڵاوەکەتەوە بەڵێ دوای ئەوەی کە بەپی کارەکان یاخود معاملەتەکان تۆ ناوی خۆتە گۆڕی و لە هەویە و ئەوانەیە لە ناسناوی باری شارستانی دواتر لە ڕۆژنامەیە بڵاو دەکرێتەوە جا بۆ ئەوە کچەکەم تۆیەکی سانەوەی ئیتر هەمان ناوی ڕئیسمان بۆ داناوە ئێستا ناوەکەی ماڵەوەی ئەوە ماخستۆتە سەر تەسکەرەکە و مرتاح بووە زۆر ناخۆش بوو من هەموو کەچم بۆ مەکتەب هەموو کچەکەم ناوی لە ماڵەوە هێشوو بوو لە تەسکەرە بەهار بوو زۆر جار هەموو هێشت ماڵەکان نەیەزانی بەڵێ ئەڵوان خان هەر لە نمونەی جەنابتەوە هەندێک جار دەڵێن کەسێک ناوەکەی پەیوەندی بە ناوچەکەیەوە هەیە واتە کەسێک ناوی عەرەبی هەبێ زیاتر ئەڵێن ئەمە خەڵکی هەورامان یان هەورامیە پێت وایە ئەو ناوی تۆ کە ناوت ئەڵوەنە زۆر جار نەبووە کە کەسی لێت پرسێ کە تۆ خانەقینی نیت ناوەڵا بەس من زیاتر مێردەکەم ئەڵێ ناوەکە قورسە حەزەکەم بیگۆڕم جا من ئەو ناوە دایک و باوکی خۆم داینەوە هەم سەڕەم حەز ناکرد بیگۆڕم بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت بەڵێ ئەزان وچانێکی کورت و دێینەوە لاتان دوبارە سڵاتان لێ بەڕێزان بەڵێ تەوەرەکەمان لەسەر ناوگۆڕینە یاخود تەوەرەکەتان لەسەر ناوگۆڕینە و چوار ناومان لەبەر دەستە دەیخوێنە بۆی لەسەر هێڵی پەیوەندی بمێنەوە کاک مەسعود لە خانەقین شەهاب لە هەریر هەروەها سیروان لە باسرما هەروەها کاک نامیق لە هەولێر بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک دیارە پشکۆ ژاڵایی دەڵێت ناوگۆڕین بۆ ئەوانەی ناوەکانیان عەرەبیە بۆ ناوێکی زمانی شیرینی کوردی کارێکی زۆر باش و پێویستە بەڵام بەدەر لەوە من زیاتر بە جۆرێک لە بێ ئیشی ئەو کەسانە ئەزانم کە ئەو کارە دەکەن کوردی هاوڵاتی دەڵێت دیارە جوابی کەسێکی تری داوەتەوە چاوڕەش سلێمانی دەڵێت بەڕاستی دیاردێکی ناشینە و چاولێکەریە دیارە زۆر ئەمە چەند تێبینێکێک کە دەڵێن ئەمە چاولێکەری ئەگە قسەتان لەسەرەوە هەیە بۆ چاولێکەریە بەڵێ ئەحمەد کاپیلۆ دەڵێت ئێمە بەدەست بەس دەزانی لاسایی خەڵک بکەینەوە هاوکار کەلهۆڕی دەڵێت دەمەوێت ناوم بگۆڕم پێویستە چی بکەم پرسیار لای ئێمە نیە وەڵام لای ئێمە نیە تەنها کەسێک خۆی حەسکانایی خۆی گۆڕی پەیوەندی بەخۆیەوە هەیە بەڵێ کاک مەسعود لە خانەقین سڵاو لێ بێ کاک مەسعود فەرموو بەڵێ کاک مەسعود ئەم کاتتان باش هەموو کاتێکت باش زۆر سپاس من لە خانەقینی دڵی کوردستانەوە قسەتان لەگەڵاکەم خۆشحاڵین کاک مەسعود بەڕێزی شەرەفیەوە شمەیە کە ناوی سەرۆکێکی کوردستانی هاوشێوەی سەرۆکێکی کوردستانم هەیە بەڵێ کاک مەسعود
شانازی پێوەکەم کە من ناو مەسعودە بەڵێ کە کاک مەسعود بەرزانی بۆتە چقڵی چاوی دوژمنانی گەلی کورد و بەڵێ سەرۆکێکە کە ئەبێ ئێمە هەمومان شانازی پێوە بکەین. بەڵێ کەواتە کاک مەسعود جەنابەت کە شانازی بناوی خۆتەوەکەی پێت وایە تا چەند ناوەکان یاخود گۆڕینی ناوەکان لە ئێستادا هۆکارەکانی چین لە هەرێمی کوردستان بەتایبەتی جەنابەت ناوەکەی خۆتت بەدڵەوە شانازی پێوەکەی هەندێکی تر ناوێکی عەرەبیان هەیە حەزەکەم بیکەم بە کوردی کەسێک ناوەکەی دەڵێت کۆنە حەزەکەم بیگۆڕم تا چەند پێت وایە ئەم دیاردەیە لە ئێستا بە زۆری دەمیرێتوە بۆ وەڵی من زۆرم پێ ناخۆشە چونکە ئێستا من زۆر بیستومە ناوێکی خۆش ناوێکی پیرۆز هەیە عەبدوڵایە ئەیکا بە ناوێکی ناشرین زۆر پێم ناخۆشە بەڵام ئەگەر ناوێک نەبێت لە حەدیسیە نەبێ ئەوە پێم خۆشە بیگۆڕێ یا ناوێکی پیرۆز نەبێ بەڵام ناخۆشە و شتێکی جوان نییە تۆ عەبدوڵا بێ یا محەممەد بێ یا ئەحمەد بێ بیکەی بە ناوێکی ناشرین و ناوێکی قێزەون نە بۆ کورد بشێ نە لە کوردەواریا بشێ نە ناوەکەش پیرۆز بێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەسعود لە خانەقین بەڵێ سیروان لە باسرمە سلااو لێ بێ کاک سیروان فەرموو. زۆر مەمنون سپاس کاک سیروان پیرۆزبایی ئەو بەرنامە لێکەین سپاس دەکەم بەنسبەت ئەو ناوانە بەڵێ من ئەلعانێ دوو کوڕم هەیە ناوی سیداد و سیادن سیداد و سیاد بەرێ عەرەبین بەڵێ بەرێ ئەم ئەلعانێ زۆر پێ خۆشحالم کە ئەو ناوەشم لێ ناینە بەڵێ زۆر سەربرنگیشم کە ئەو ناوم لێ ناینە شانازش پێواکەم بەڵێ بەنسبەت ئەو نەفەرێدە پێش دوو نەفەر پێش ئەلعانەی تەلەفۆنی کرد لە شەقاوە گوتیە من ناوم ئیدریسە گوتیە من ناوی خۆم زۆر پێ ناخۆشە ناوەکی عیزبیا بەڵێ ئەتوانی بچی بگۆڕی ناوی خۆ بکاتە ناوەکی دی پێش ئەلعان لۆ ئەو ناوەی لە خۆن هەیە داکو باش لۆ ناویان لێ بەڵێ کاک سیروان بە قسەکانمان نەبێ بە وەڵامدانەوەی یەکتە دیارە خۆی تێبینی خۆی هەیە ناوی خۆی بەدڵنیەوە ڕای خۆیەتی بەڵام پێت وایە ئەو ناوانەی کە جەنابەت ئێستا ئەگەر هات و زۆر کەس هەیە دەڵێت بەپێی قسەی خەڵک ناوەکان دەگۆڕن واتە کەسێک زۆر پێی دەڵێن ناوی تۆ زۆر ناخۆشە بۆیە ناوی خۆی ئەگۆڕێم قسەی هەیە هەردوو کوڕەکەت تەمەنیان درێژ بێ کاک سیروان پێت وایە ئەگەر کەسێک یاخود زۆر کەس پێت بڵێ کە ناوەکانیان عەرەبین و ناخۆشن وات لێ دەکا کە بیرکەیتەوە یاخود ئەگەر خۆیان ئەم دوو مناڵەت گەورە بن بیر لەوە بکەن ناوەکانیان بگۆڕن تا چەند پێت ناخۆشەوە شتێکی ئاساییە بەلاتەوە پێم ناخۆشە ناوەکانیان بگۆڕم بەڵێ مەسەلەن ئەگەر هەنێ ناوی سیداد و سیادم ناوم لێ ناینە لەسەر ڕێیە داک و بابێ خۆی دەبی ئەوانش دەکە ڕێیە داک و بابێ خۆدا بن پێ خۆشحاڵ بن کە و ناوەمان لێنەیە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سیروان لە باسرما ئەو پرسیاری کردم دیارە بەڕێزان هەندێک دەڵێن ئەو کەسانی کە ناوی خۆیان ئەگۆڕن ڕازینی لە ناوەکانیان هەر لە منداڵی خود لە تەمەنی هەرزەکاری و هەستەکەن کە ناوەکەیان ناخۆشە بۆیە حەزەکەن بیگۆڕن و دەڵێن پەیوەندی بە دابوونەریتەوە هەیەوەتە باوکان و داکەن ئەو ناوەی کە لیان ناوە پێی خۆش نییە و ناتوانانی بیگۆڕێت تا ئەو کاتێک کە هەستەکە پێویستە ناوی خۆی بگۆڕێ بەڵێ نامیق لە هەولێر سڵاو لێ بێ کاک نامیق فەرموو زۆر سپاس کاک نامیق برای بەڕێزی کاک شوانجان وڵای کاک شوان لەسەر مەسەلەی ناو ئەو ناو مهم ئەوەیە بە قەنەعەتی من ناو بەس کوردی بیتن بەڵێ لەبەر ئەوەی ئێستا کە باوەڕ بکەی ڕۆژە لە نەخۆشخانەی دایک بووم دەرنای ئەلیفە پارەکایی ژوانی یعنی باشە وەرە کاک شوان یەک یابانی بینەوە ناوەش کوردی لێبیت هەیە نییە عەرەب ناوەش کوردی هەیە نییە لەو بەس میلەتی مە خۆفرۆشە لە ڕاست ناو کاک ناوێت بەو شێوەیە قسە نەکەین کە ئەمە خۆفرۆشە ئەوانە بەڵام پێت وایە پێکەوە ژیانی نەتەوەکان لەگەڵ یەکتر وان ناکات کە دابوو نەریتی یەکتر زاڵ بێ بەسەر ئەویترا یان کاریگەری هەبێ نەک زاڵ بێ کاک شوان یەک پێشار دەکەم لۆ عەرەب بەگناوی کوردی لێنیە لۆ ئەو ناستان ئەو ناتە سەر تەقلیدی من بەڵێ لۆ باوەڕی بە من نییە بەڵێ لەبە هەندێک محەزەکەم بەس مندار ناوی کوردی سەر بخۆم سێ مندارم هەیە خەڵگورد و بێگەرد و ڕێبەند بەڵێ خاصی ناوی کورد ناوی خۆشم نامی خەزۆ ناوی خۆشم بێزارم بەس تا تەبەرم 37 ساڵە چ ناوی خۆم وەرم تازە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک نامیق لە هەولێر بەڵێ کاک ئیدریس لە کەلار سڵاو لێ بێ کاک ئیدریس فەرموو
کاک شوان گیان دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس دەکەم هیواداریشم بەرنامەکان هەموو ڕۆژێ سەرکەوتوو بێ زۆر سپاس دەکەم کاک ئیدریس بە نسبەت ناوگۆڕینەوە ئیتر ئینسان سەیرەکەی ئارەزووی خۆیەتی بە مناڵی مەسەلەن ناویان ناوە گەورە بێ حەزی لە ناوەکەی خۆی نییە من ئێستاکە بۆ نمونە ناوم ئیدریسە لە ناوم ئیدریسە بەڵام فەخریشی پێوەکەم کە ناوم ئیدریسە و هەتا مردنیش حەزەکەم هەر ناوم ئیدریس بێ ئینسان ئارەزووی خۆیەتی جاری وایە سەیرەکەی یا باوکی لای لێ ناوە یا خودت کەسێکی مەسەلەن دەوروبەریان ناوی لێ ناوە یا خودت خاڵی ناوی لێ ناوە بەڵام ئەوە ئاگەڕێتەوە بۆ خۆی سەیرەکەی پێی خۆش نییە حەزەکە گەورە بێ ناوەکەی بگۆڕێ ئیتر ئینسان ئارەزووی خۆیەتی و حەزیشەکەم یەک تێبینی بۆ برای بەڕێزم کاکشوان ئەم دێ کەسی سەیرەکەی مەسەلەن لە ڕوانگای سیاسی وە قساکە من مەسەلەن باوکم ناوی لێ ناوم ئیدریس پێم خۆش نییە بەو ناوە و سیاسی ئەو نازام چی و هەروە بێتەوەتر ئەو ئینسان ئارەزووی خۆیەتی مەسەلەن نابێ ئینسان ئەو قسانە بکە وەڵام من باوکم ناوی لێ ناوم حەزم لەو ناوە نییە ئەم ناوە ناوێکی سیاسیە و ڕقم لە ناو ئیدریس ناویشە بێتەوە بەڵام من فەخری پێوەکەم کە ناوم ئیدریسە و هەتا مردنیش حەزەکەم هەر ناوم ئیدریس بێت خۆشحاڵیشم کە پێشمەرگەیەکی ئیدریس بووایە سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ مەریوان لە 3 سادق سڵاو لێ بفەرموو السلام علیکم بڵێ کاک مەروان لە 3 سادق ئەوە بەنسبەتی ئەو ناوگۆڕینەوە قسە لەگەڵان کاکشوان بڵێ کاک مەروان ئەوە جەماعەتێک لەفونەکەن هەریەکە بەشێ پێم وایە ناوی هەموو ئینسانێکە لێ ئەنەریە خۆشەویستێکی دایک و باوکە پێبەخشن ئەو ناوە لەبەرەوە هەموو کەسێ حەزی بە ناوی خۆشە بەڵام وەکومە برادەرێش کاگیدریس کە لە شەقڵاوە من نامێ باسی کەس بکەم بەڵام کاگیدریس کە لە شەقڵاوە تەلەفۆنی کرد پێم وایە پێش ئەو ئیدریسەی کە ئەو بە ناوی ناونراوە ئیدریسێکی تریش هەبووە کاری بە ناوە ناو نەداوە یعنی ناونانن بە ناوی کەسۆ نییە ناونان ناوێکەیتر سەربەستی هەرکەس ناوی جۆیسای وێنان دەوڵەتێکە بە حکومەوەی تورکیا کۆمەڵە شاری داگیر کرد و تا ئیسادیش هەر مناڵێکیانە بێت لە خانەوادەکەیانە هەر مناڵێکە بێت لە وێنانە لە هەر ماڵێکە بە ناوێکی ئەو شارانەوە ناونێ لەبەرەوە مناڵەکە لە بیری نەچێتەوە کە شارەکانیان داگیر کراوە بەینی بیری لێ کردو بە چدارەکە ناو نەداوە بیر کاتۆ بڵێم ناو منە چییە فڵان شاری خۆمانە تورکیا داگیری کردووە بەڵێ زۆر سپاس بۆ من حەزەکەم خەڵکی وڵاتی ئێمە ئەکسێمە شاری جوانمانەیە شوێنی ترمانەیە شتی ترمانێ ناونان بۆنا بەڵام هەموو کەسێکی ئیجازە پێم وایە ناو خۆشەویستێکی دایک و باوکەی بەخشن بەو مناڵی خۆیان زۆر سپاس بۆ کاک مەروان لە 3 سادق زۆر سپاس دەکەم بەڵێ کاک ئیدریس لە پیرمان سڵاو لێ بە کاک ئیدریس فەرموو ئەلۆ بەڵێ کاک ئیدریس چۆنی بەڕێژ زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم منیش ناوم ئیدریسە بەڵێ لە مەسجد صلاح الدین دانیشتوی مەسجد صلاح الدینم زۆر پێش خۆشحاڵم بە ناوەکەم بەڵێ کاک ئیدریس تکا با قسەکانمانەوە نەبێ وەڵامی کاک ئیدریس بێنەوە کە پەیوەندی کرد لە ئەو قسەی کردی زیاتر با لەسەر تەورەکە بێ لەسەر ئەم دیاردەی بێ کە ناوگۆڕینە پێێتەوە ئەم دیاردەی لە ئێستادا ئەو نە زۆرە یاخود هۆکارەکانی چین واگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی کاک ئیدریس باشی گوێم لێ بەڵێ فەرموو هەیە ناوی لێنراوە ناویمانێ بەناوەک ئێستاوە دەزانی ناوی سیاسیە ئەو برادێکە دەرێ ناوم ئیدریسە لەوانەیە بە سیاسی پێ بکە کە ناوی ئیدریسەگۆڕی کاک ئیدریس من وەڵام نەدایەوە کاک ئیدریس لە شەقڵاوە ڕائیکی خۆی هەبوو کەڵێ ناوی من سیاسیە من نەمیست ئەو وەڵامی دەوەنەگنا ناو مڵکی کەس نییە هەموو کەسێک ئارەزووی خۆی هەبێ ناوی هەبێ یاخود ناوی گۆڕێەوە ئارەزوی خۆیەتی بەڵام قسەکەمان با لەسەر تەورەکە بێت کایە کاک ئیدریس بەڵێ ناوگۆڕینە کەسۆ لەسەر داوای خۆیتی لەسەر بەس دەتوانی ناوی خۆی بگۆڕی نەک بڵێ سیاسیە ناوەکی سیاسیە ناتوانێ قسە بکەن ناویان لێ نەناوەیان لەسەر ڕێی خۆیتی دەتوانی بیگۆڕیت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئیدریس لە پیرمام دیارە هیوادارم بە قسەکانمان وەڵامی کەس نەدەینەوە کەسێک قسەیە بکە خۆڕایەکی هەبێەوە گزارش لە ڕای خۆی دەکات و پەیوەندی بەخۆیەوە ئارەزوی خۆیەتی کە ناوی خۆی بەدڵ بێ خۆ بەدڵی نەبێ بەڵێ کاوە لە کفری سڵاو لێ بێ کاوە فەرموو باشە قوربان سلام علیکم علیکم السلام کاکاوە
قوربان بەڕێز پێشەکەی دەستخۆشیم بەرنامەتان یەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر باش و زۆر چاکە بەڵام یەک شتێک بێم و لە حەزێکی زۆر بچووک ئێمە هەتاکو کەی وەکو نەزانەکان بیرکەینەوە لەسەر ناو کۆمەڵێشت مەسەلەن عەرەبەکان کە نایان هەیە شەحات نەعال بەرمیل زبالە ئێمە خەڵکێکی دواکەوتون نیوان بۆ وەکوان بەڵام ڕێزمێکە بۆ بەعضێ کەسکەوە کە باسەکە مەسەلاناڵێ کە ناوی من ئەدریسە ئەبێ بە ئەدریسە شانازی بکە کە ئەدریس یەکێکە ئەلەو پێغەمەرە مەزنە پیرۆزەکان ئێمەش وەکو نەتەوەی کورد زۆری نەمان بسڵمانین بەڵێ کاکەوە با قسەکانمان لەسەر هەستەکەم زۆربەی کاکەوە یەک شتێکەکەم نابێ یعنی کە بیرنەسەری کاکەوە زۆربەی پەیوەندیەکان لەسەر قسەکەی کاگەدریسەکە لە شەقڵاوە پەیوەندی کرد بە واز لەو قسانەی کاگەدریس بێنی با لەسەر تەوەرەکە قسە بکەین پێت وایە ئەو ناوانەی کە ئەو یاخود ئەو تێبینی کە ئاماژەت پێدا ناو ئاینیەکان هەندێک کەس کە ناوی خۆی دەگۆڕێ پەیوەندی بەوە هەیە کە ناوەکەی ئاینیە بەڕێز حاڵەتی وا هەیە وەستم نانا ئەوە تەنها پەیوەندی بە خودی ئەو شخصەوە چونکە بەهانێ خەڵکەیە کە کاتێک کە ناوی ئەنەن کەسێک سێرەکە کەسێکی ترێ لەسەر ئەو کەسە کابراایانی بڵێن فەقیرە هەژارە کە هەڵە سێ چێکا بووی کە ناوی خۆی گۆڕێ بە ناو کەسێکی دەوڵەمەند کەسێکی تاجر کەسێکی مەسئول کەسێکی ناودار بەڵام ئەو خەڵکانە خەڵکێکی چونکە کە خۆیان ڕێزمێ بۆ هەموو بینەران لەبەرەوە ئەو کەسان کە خۆیان خەڵکێکی کە دواکەوتون بۆ شانازی بە ناوەکانە چونکە ئەوانە کە دایک و باوک کە دای ئەنن بۆ پەڕی ڕێز و خۆشەویستی و قەدر و احترامەوە ئەبێ ڕێزکە ئەلەو ناوانە بنن کەوا باوک و دایکیان بە سەربەرزیوە کە نایانیان ناوە ئەتێ زۆر سپاستانەکەم و دەستخۆشیتان دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاکاوە لە کفری بەڵێ ڕەشاد لە باسرمە سڵاوی بێفەر بوو ئەو کاتتان باش زۆر سپاس کاک ڕەشاد باشی برای بەڕێز زۆر سپاس دەکەم دەستخۆشی ئەو بەرنامە لێ دەکەم زۆر سپاس دەکەم هیوادارم لە بەرنامەکە تا هەرکەس سەرکەوتوو بی سپاس دەکەم کاک ڕەشاد کاکە گیان بەنظر ناوگۆڕین خۆی هەر دایک و باوکەیە کە منداڵیان هەبێ بە ویستی خۆیان ناوێت لە منداڵەکانیان ئەلێن ئەوە ویستی خۆیانە و ئیدی کە منداڵەکە گاورە بێگرەی لە ناوەکەی خۆیەتی ئەوە تە ناوەکەی خۆی پێخۆش نییە زۆر احتیاجێ بە ناوەکەی خۆی بگۆڕێت بەڵام ناوی سیاسی ئەوە تێ ناوی عەرەبی پێم وایە ئەوانە هیچیان ڕاز نین چونکە ناوی سیاسی تۆ ئەگەر کەسێک بە ناوی سیاسی کرابی ئەوەی کە ئێستا تەلەفۆنیان کرد هەر نەبێ عمری 25 ساڵ لە 20 ساڵ بەسەرەوەیە کەواتە ئەوەی کە لە 20 ساڵەوە یعنی بەدواوە ناوی سیاسی لێنراوە ئەتوانین بە سیاسیەکی یعنی ناوخۆی وەسف بکەین بەڵام لە 25 ساڵ بەسەرەوە یعنی ئەتوانین بڵێن ئەوانە بە سیاسیەکەوە ئەوانەی کە بەناویان کردن وەک بڵێن ئەو کاکە ئیدریسە کە پێش ئێستا تەلەفۆنیکەم ڕێزم بۆی هەیە احترامم بۆی هەیە بەڵام ناتوانانی بڵێ ئەوە ناویشی سیاسی من ئەگەر بیکرێ دەیگۆڕم لەبەرەوەی ئەو ئیدریسەکە ئەو بەناوی کرایە ئیدریسێک بووە هەردەم شۆڕەجێر و قارەمان بووە من بەناو زۆر زەباوکم مەڵێتەوە بەناو کەسێک کراوێتەوە کە ئەو کەسە لە کە ناوی ڕەشادە 7 کەس لە سەردەمی ڕژەمی گۆڕ بە گۆڕچووی 7 کەسی کوشتووە بەخۆی هەشتم بۆ کە کوژرایە من زۆر شانازی بۆ نوع کەسەوە دەکەم هەروە ناوی عەرەبی پێش هەموو کەسێک من مسلمانم ئەگەر من مسلمانم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خۆشترین ناو لای خوای تبارک و تعالی عەبدوڵڵاه عەبدوڕەحمانە کەواتە من دەبی زۆر بە شانازیەوە من ناوی منداڵەکانم بە ناوی عەبدوڵڵاه عەبدوڕەحمان بکەم بەڵێ سپاس بۆ پەیوەندیتت زۆر سپاس بۆ کاک ڕەشاد لە باسرمە بەڵێ هێمن لە سلێمانی سڵاو لێ بێ کاک هێمن فەرموو ئەم کاتەوە باز بەڕێژان زۆر سپاس کاک هێمن وەڵا ببوورە من حەزەکەم لەسەر ناو عەرەبەکان قسە بکەم ناوی عەبدوڵڵاه و عەلی و محەممەد و ئەم جۆرە ناو عەرەبیانە بەڵێ بەڕاستی ئەم جۆرە ناوانە ڕۆژانە سوکایەتێکی زۆریان پێکرێت لە ناو مەبەستم لە ناو شارەکانی خۆمانە بۆ کاگەکانی هەرێمی کوردستان بۆ سوکایەتیان پێکرێ ئەداین چۆنە ئێستا بۆ نمونە تۆوەکو بۆ نمونە ناوی محەممەد ئێمە بەس ناوی محەممەد وەرگرین سەیرەکەی تۆ بڵێ کەسێ دایکێکی بەڕێز کە مناڵێکی بێ ناویە نێ محەممەد سیرەکە بۆ خۆشی نازانێ بۆچی ناویانە محەممەد و ئازانەی لە پیرۆزی محەممەدە کە محەممەد کە پێشەوای ئیسلام بووە لەوە پێش بەڵام پێم سەیرە ڕۆژ تا ئێوارە لە بانیەوە تا ئێوارە ئەم مناڵە جۆرەها جنێوی ناشرینی پێ ئەدرێ مەبەستم بە ناوی محەممەدە محەممەد کە ناوی واتە کاکێ من پێت وایە ئەوە سوکایەتیە بەناوەکە ئەگەر وابێ بەڵێ بەڕاستی و سوکایەتیە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە ناکرێت تۆ ناوێکی پیرۆز
کە پیرۆز بۆ بە ناوی ئیسلامەوە بۆ نمونە جنێوی زۆر ناشرین من ساڕم نایە بێڵێم با نێڵێن کاگەم با نێڵێن بڵێ لە شارێکی وەکو سلێمانیە لەوانەیە هەزارەها ناو محەممەدی تیاابێ ڕۆژانە چەندەها جنێ و ئەڕوا بەڵام پێم سەیرە خەڵک ناوی خۆیانە محەممەد کە مناڵەکەی لەدای هەبێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاگە من لە سلێمانی زۆر سپاس بڵێ سالار لە سۆران سڵاو لێ بێ کاک سالار فەرموو کاکە جان ئەو کاتە باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک سالار خۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاس بەڵام بەڕاستی ئەو برادەرە خۆزی ئەو پەیوەندتان هەوار نەگرتووە کاکە جان کام پەیوەندی کاک سالار ئەوەی کاک ئیدریس کە داوای کرد بۆ من ناوی خۆم کاک سالار تکایە با قسەکانمان لەسەر قسەکانی کاک ئیدریس نەبێەوە زیاتر لە 6 پەیوەندی لەسەرەوە قسەکەین با لەسەر تەورەکە دەرنەچین کاک سالار تکایە جان لەوانەیە 6 ملیۆن دیکەشت بۆت بێت نەکەرە ئەو 6 بەڵێ کاک سالار با لەسەر تەورەکە قسەکەین ئەو برادەرە پەیوەندی بە جەنابەت تۆ کردووە ئالۆ کاک سالار تکایە با دوورکەوینەوە لە وشەی ناشرین لە وشەی نەشێوە بە زۆر بە کورتی تێبینەکەی خۆت بگەێنی و با قسەکانمان لەسەر عفوم کە ئەو برادەر دەبی شانازی پێوە بکات کە ئەوە ناوی کوڕێکی ڕئیسە چییە ڕئیسێک کوڕی ڕئیسێکشە کە ناوی ئیدریس بووە سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ کاک سالار لە سۆران بەڵێ ئازان با هیوادار بە قسەکانمان کاک ئیدریس لە شەقڵاوە پەیوەندی کرد تێبینێکی بووم دوواری ناکەم بۆی پەیوەندی تر نێت لەسەرەوە تەنها ڕایەکی خۆی هەبوو کەوتی ناوەکەی من ناوێکی سیاسی حەزم لێ نییە ئەوە باسیشم کرد با قسەکانمان لەسەر قسەکەی ئەو نەبێت ڕای خۆیەتی گزارش لە ڕای خۆیەکە هیچ قسێکی ناشرینەوەتی شتێکی نەوە ئێمەش من تەنها هیچ وەڵامێکشم نەبوو بۆی با قسەکانمان لەسەر قسەکەی کاک سالار یاخود کاک ئیدریس نەبێت تەنها چەند خولەکێکمان ماوە بتوانین قسەکانمان بابەتیانە بەباشی لەسەر تەوەرین بەرنامەکە بکەین کە دیاردەی ناوگۆڕینە بڵێ سۆزان لە کەلار سڵاو لێ بێفەرموو ئەلۆم کاتەوە باش زۆر سپاس سۆزان خان دەستخۆشی بەرنامەکە لەکەم بەڕاستی تەوەرێکی جوانە هەڵبژاردووە زۆر سپاس دەکەم بەڵێ بەنسبەت ناونانەوە من وەکارەکەی بۆ دایک و باوکەی گەڕێنمەوە بۆ ئەو کەسانی کە یعنی بە گەورەبوون لە تەمەنان من وەکارەکەی بۆ گەڕێنمەوە بەڕاستی ئەگەر ئەوان کە مناڵێکیان هێتە دنیاوە ئەگەر بزانن بیر لەوە بکەنەوە بەیانی ئەم مناڵە گەورابی ئەم مناڵە بە ناوی خۆی ڕازی ئەبێت ئەبێ بیر لەوە بکەنەوە ناوێکی وای بێ بنن بەیانی ئەو مناڵە لە ناوی خۆ پەشیمانە بێتەوە بۆ نمونەی سە مناڵم سۆزانە بەڕاستی زۆر زۆر پەشیمانم لە ناوی خۆم یعنی خۆم لە ڕێی خۆم بۆ پەشیمانی سۆزان خان بۆ بەڕاستی دەوروبەرەکەم زۆر زۆر ینی شارە خەنە سێرم ئەڵێ ناوت زۆر زۆر نایەکی ینی نایەکی زۆر تێزەوەنە نایە باسی بێت ئەڵێ ناوەکە زۆر زۆر ناخۆش و نایەکی زۆر هینە ئەم ناوە زۆر ناخۆشەوە قسەی دەوروبەرت دوای کردووە کە ناوەکەت پێ ناخۆش بێ بەڵێ قسەی دەوروبەرم زۆر زۆر تەسیرەکاتە سەرم و بەردەوامیش پێم ئەڵێن ئەڵێ ناوەکە واتە ناوەکەت ناخۆشە یان پەیوەندی بەوەی هەکە ناوێکی کوردی نییە یان ناوێکە توانین بڵێن لە ئاینی ئیسلامە قوبڵ ناکەواتە هۆکارەکەی چییە کە ئەڵێن ناخۆشە ئەڵێن سۆزان مانای هەیە ماناکەیشی دیارە کە لە هەندێک دراماوهینا کە بە شێوەیەکی ناخۆش ناو ئەبرێ ئەڵێ پیاڵێن سۆزانیان دێڵێن چڵێ ناوەکە زۆر زۆر ناخۆشە و نایەکی زۆر هینە بیگۆڕە زۆر خۆت پێ چۆنە کە پێت ناخۆشە خۆت بە تەمای چی سۆزان خان بۆەوە وڵی زۆر کەس پێم ئەڵێ ینی تەلەفۆنم بۆکەنیان پەیوەندیم بۆکەنیان قسەم لەگەڵاکەن بەو ناوە بانگمەکەنیان وایان لێم کردووە خۆم شە ناوی خۆم هینمە جاری وایە سوێنەیەکە دەم ئەڵێم ئەڕۆم ناومە گۆڕم ناوم زۆر زۆر ناخۆشە جاری وایە قسە بە ماڵەکەم بە دایک و باوکم ئەڵێم ئەمە ناونی ئێوە ناوی منتان ناوە چونکە من بۆ دایک و باوکان ئاڵێم بەتایبەت بیر لە مناڵەکانیان بکەنەوە نەک ئێستا کە نایەکیانەن بارەزی خۆیانیانن بارەزی خۆیان ناو مناڵەکانن بیر بکەنەوە کە نایەک بنە مناڵەکانن با ناوەکە ناوێکی کوردی جوان بنایەکی هەزاران ناو کوردی خۆشمان هەیە نایەکی کوردی خۆش بنە مناڵەکانە بۆ ئەوی بەیانی ئەو مناڵە لە ناوی خۆی پەشیمانە بێتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سۆزان خان لە کەلار بەڵێ ئاڵای لە سلێمانی کە دوا پەیوەندیمانە سڵاو لێ بێفەرموو ئاڵای خان زۆر سپاس ئاڵای خان دەستخۆشی تۆڕەکە و لێکم زۆر سپاس دەکەم بەڕاستی من ڕخنەیەکم هەیە بۆ بەشداربوونی کار پەیوەندیتان پێواکەن بەڵێ ئاڵای خان ئەگە بتوانانی بەڕوونی قسە بکەی بۆی بەباشی گوێم لێت بێ ئەو کەسانەی کە پەیوەندیتان پێواکەن کاک ئیدریس قسەیەکی کرد هەموو پەیوەندیەکان ڕخنەیان لێگرت و قساکە من هیوادارم ئەو کەسانی کە پەیوەندیەکەن لەسەر تۆری بەرنامەکە زیاتر دەرنەچن و ئێمە هیوادارین بەڵێ کاتێکی سادیش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاڵای خان تەنها ئەو قسەی هەبوو کە لەسەر ئەو ڕخنەی هەبوو کە بەشداربووان لە تەورەکە دەرەچن و ڕخنە لە یەکتری دەگرن بەڵازان لێدا هاتینە کۆتایی هەڵقەی جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک بەڵام پێش کۆتایی چەند تێبینیەکی خۆ چەند سەرنجێکی تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دەخوێنینەوە هەولێر هادی دەڵێت سڵاو بەڕای من ناوگۆڕینیش مۆدلێکە لای گەنجان
سەری هەڵداوە مەرجان ڕەوانزی دەڵێت بەڕای من ناوگۆڕین لە حاڵەتێک بە گونجاوی ئەزانم کە کەسەکە ناوی خۆی بەدڵ نەبێ واتە حەز بە ناوی خۆی نەکات هەروەها دانا ناوپردانی دەڵێت من ناوگۆڕینم پێ کارێکی چاکە لەبەر ئەوەی ناوەکان خۆش نین بۆیە یان ناوەکان عەربین بۆیە دەگۆڕدێن. بەڵام ئازان سبەینی هاوکارم هەکارنێری لەگەڵتان دەبێت بۆ تەوەریکی گەرمتری بەرنامەکە هەر شاد و بەختەوەر بن.